فڵاتان لێبێ ئەمەش تێستێکی ترە بە ئۆتۆمبیلێکی تازەواتینەوە بۆ یەکەم جار پیکاپ ئەمەش نیسان تیتن SV 2018 کە 8 پستۆنە و قەباری بزوێنەرەکەی 5.6 لیترە لەگەڵەوەشە 390 هۆرس پاوەرە و تۆرکەکەشی 398 کە ئەوە نەبێ ئەو قەبارەیە بەڕێوە نابە ئەمەش ئۆتۆمبیلەکەیە تیتن V8 ناو ئۆتۆمبیلەکەیە کێتر خوا دایناوە بۆ ئایلەیە کە زۆر بن ماڵی سەفەرە بام ناوەتان قیشان بم سەرکەوین بگرن تۆزە جلوبەرگوشتێنیت یا سەیری کەن مەجای قات چەند زۆرە زۆرە ئەمە شانەکەیەتی بینی سەکن و سایقە کە ئەمیش ئەبێتە کوشن ئەپیشانتان بم لێرە هەرچەنە جوانیە بەڵام بە سەرعی چەند شتێکتان پیشانەیەم بەسەبام شانە لابین ئەمەش ئەبێتە کوشن پێتر شتی یعنی پێشەوە 3 نەفەر ئەمەش ناوەی تۆزی کامێرەکەمان بەنزمی داناوە ئێستا با دەست پێکەین و بڕۆین سنتەری سویدی لە سنتەرەکەمان دڵنیایی دەدەینە هەموو شۆفێرە بەڕێزەکان تۆی شۆفێر لە سنتەرەکەمان ئەتوانیت ئەم پشکنینانە بۆ ئۆتۆمبیلەکەت ئەنجام بدەیت پشکنینی بۆ یاخی ئۆتۆمبیل بە سۆنەر پشکنینی ئۆتۆمبیل بە کۆمپیوتەر و هەروەها راپۆرتی لافاو بۆ ئەوەی ئەم پشکنینانت بێ دوودڵی بۆ ئەنجام بدرێت و دوور بیت لە هەر کێشەیەک کە بۆ ئۆتۆمبیلەکە دروست دەبێت سەردان مامکە ئێمە لێرەین سلێمانی ناوچەی پیشەسازیەک نزیک پێشانگای خاڵخاڵان بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکە بە ژمارە تەلەفۆنی 1970 240 32 00 سنتەری سویدی دڵنیاییەکی زیاتر ئەوە هەتا پێچم کردەوە کامێرەکەم حاضر کرد بۆیەوە مەسافەیەکی زۆری بین بوو لە سەرەوە تا خوارەوە ئەمەش وەکو وتمان نیسان تیتن SV مۆدل 2018 کە SVەکەی مۆسفاتی نییە واتە بێ مۆسەفاتە بەس تەنیا ئەو مۆسفاتانەی تایە کە چۆن بڵێ کێتە هەموو سیاری تایەتی ئەمانەی تایە لەگەڵەوەشە 4x4 نەک هەموو سیارەیەکی دەبڵ ئەکسل نەک سەهری نزمیش کەیتر سیارەیەکە ئەمڕۆ پێم بووە تا بڵێ نەرمە تا بڵێ یعنی قوتێکی زۆری هەیە بەڵام دوو کێشەیە لای من بەڕای من دوو کێشەیە یەکەم بنزین زۆرە خوا دووەم قەبارەیەکی زۆر گەورەی هەیە بۆ ناو شار مەگەر زۆر سایق بی ئەگەر سایق نەبی بەخوا کەوتیتە ناو کۆڵانێکەوە ئەو بەرە سیارەوە بێ بڵێ کاکە ئادانەیە بێ سیارەکەم بۆ چاکە وەیە بەخوا ئێستا من ناڵێم سایق موشتانە بەڵام پەکم ناکەوێت شکر بۆ خوا لێخوڕێنێکی خۆش دەنگێکی تا بڵێ خۆش بە لەم لێژایە دەرچونگەی چینە سەر شەسی گوێ لە دەنگەکەی بگرن کە دەنگێکی زۆر خۆشی هەیە کە بیلادە هیچ دەستکاریەکیش نەکراوە تا بڵێ وەڵامە ئەگزۆزی گۆڕاوەشتانە خۆتان نەزانن کە V8 بوو ئەوەی تر دەنگی خۆشە هەر شەریکەیە بێ مهم هەش چۆن بێ تا ماوەیە ئەم ڤیددیۆی تێستە ڕاگرم تر بزانم هەر کەسێکی فکرەیەکی یا شتێکی تازەی لایە لە کۆمنتا داینێ تا بزانین کامەیان پێم باش بوو یەکسەر ڤیددیۆی لەسەر ئەەکەین و دەست پێەکەین بەو بابەتە تر ئەگەر شتێ بێ بەدڵی ئێوە و بەدڵی
منیش بێ تاتر زان چۆن لەگەڵ منا ئەگونجێ جا لێرە ئەگەر چۆر بێ با گوێ لەو دەنگەی بگرن جا ماشەڵڵا ئەوانە درێژە گوێ لەو دەنگەی بگرن بەس فەرتە ناژەکە ئەم سارێ هاچێکە ماشەڵڵا 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 قەینا با ڕێگەڕۆین یعنی هەست دەکەی کە بەنزینەکەی ئاوا تۆزیەت ئەمدا تۆزە بەنزینی زۆرەخوا ئێستاەوە ڕاستە پشتەکەی هیچی تیان نییە واتە وەزنی سووکە بۆیە ئاوا یەکسە فەرتەناژەکە بەڵام جگە لەوەش مەکینەیەکی زۆر بەخۆتی لەسەرە ئیتر با بزانی مەجالە بێ ئەمە شوێنی هەموو جارێکمە لێرەیە فەرتەناژەکە داخ وەڵا نابێ دە تەکسی توخوا ئەم دوو سایدە تەرێک بن ئەیکەنە دوو ساید ئەو یوتێرنە گیان تراکشەکە چەندایەکی سێم و جارێ فەرتەناژەکەوە خۆمان نەکەین بە بەردەم کامێرەکەیە ئەو بەرایان باقوەتە ئەوە چەند 140 وەڵا 160 بوو 160 کۆنتترۆلیشە ئەو جامن بۆ کراوەتەوە تقریبەن بۆستە 150 بعد باشەکە بەڕێکی بڵین 150 ڕۆشتم جانی سانتەیتن لە ساڵی 2003 بۆ 2016 جێنێرشنی یەکەمە واتە جیلی یەکەم لە ساڵی 2023 نیسانتەیتن دروست بووە کە پێڵێن ئەی 60 لە ساڵی 2016 بۆ هەتا ئێستا کە ساڵی 2021 پێڵێن ئەی 61 کە جێنێرشنی دووەمە ئێستا ئەمە کە پێمانە جێنێرشنی دووەمە چونکە 2010 مۆدیلی ئەم ئۆتۆمبیلەش لە توانایدایە کە 730 کیلۆ هەڵدگرێواتە لە پشتەکەی بێت یا لە تەواوی ئۆتۆمبیلەکە بێ توانای ڕاکێشانی 4 تەن و 186 کیلۆی هەیە واتە ڕای کێشە بە دوای خۆیە کێشی ئەم ئۆتۆمبیلە 3 تەن و 300 کیلۆیە بابینە ناو ئۆتۆمبیلەکە کە 6 ئێرباگ و 6 مکەبەرەیە ئەمەتیقز یعنی قسە بوونن یا بێ مەشغوڵی قسەکە یا سایقەکە وکەی بۆیە ببورن کاوا بینی تیا بێ چۆنەیکەنە دوو سایر سەیرە و کیایەکەن سەیریکەن بۆ ناچیتە ناو ڕیزەکەەوە تەحەملکەی کۆمنتێکی لە هەمووی خۆشتر چرا بوو کاکە زۆر پۆزلی گیان وەڵا من نازانم ڕاستەکەی خۆم هەروام نەک خۆم هەر پۆزایم ئەوە نا ینی خۆم هەروە ینی
قسەکرد نووسم هەروایە ڕۆژانەش ببینی ینی هەروان نازانم لە ڤیددیۆکەیە لەوانێت تۆزە گۆڕانکاریە بێویست بۆ ڤیددیۆکەیە بەڵام ئەوەی منی بینی بێزانێکە قبلی یوتوبەری چییە وەڵڵا ئەسڵ نەپۆزیە و نەهیدەی یعنی هەنێشت دێ نازانم یا ئەوەیە کۆمنتی پێ نیە ئەوێ پڕی کاتەوە یاتر نازانم چیە هەربێ کۆمنتەکە نانیە چۆنە بێت پێشتری گوتمان پێشبینیتان چییە بۆ ڤیددیۆی تازە یا شتێ بێ ئەوەی کە بیرۆکەیەکیە بێ شتێ بێ حەزەکەم ڕای ئێوەشی تیا بێت گیان لەو دەنگە کەەوە دەنگا و قست لە قسەی ئاوەسن وەڵا گەڵابوو پێ یۆرس ناچۆ بەراگیانە و بەڵزینە چۆن یێتە خوارەوە شانی وەدایەوە جا نرخی ئەم سارێش 240 گەڵایە ترم سیارەکەی و هەتا بڵێ قەبارەیەکی گەورەیە بەڵام بۆ هاتوچۆی ڕۆژانە و نابێ واتە هەموو ڕۆژێت و بەم سیارەیەوە یەڵا بۆ دەوام و یەڵا بیتەوە تۆزە من ئەو گێڕەشی حەزم لێی نییە ئەوە جادە بگرێ ئەزانین چیەکە کیتر وایە کە سواری ساری هەشتۆ نەبێت لە خۆتەوە بیەکەنی ئەمە نەک بڵێەوەیە کە نەیبینیوە نا بەڵام خۆش دا هەموو کەسێکیش لەو شتانە تێ ناگا ئێستا هەیە ئەڵێ سیارە هەر بڕوە کێشەی چییە ئای چۆن ئێستش بەرە و شاری جوان بۆیە حەزەکەم ئەم جارە ڤیددیۆکان لەوێ کۆتایی پێبێنم چونکە ڤیددیۆیەکی جوانی هەیە ئەنجا ئەروە بێتەوە وڵا چەندم جارە وامزانام دوم جارە جارێ ئەوەی جێبەکە بوو لەوێ کۆتاییم پێێنا شتێکی جوان دەرچوو جا پێم خۆش ئەم جارەش لەوێ کۆتایی پێبێنم لەوێش دوو موشەکانتان پیشانەیەم ئەی چۆن ئەمە ژیوار لە کاتی پۆزدا چۆنە یەڵا ئێستا کۆمنتەکە بنووسن حەقی خۆتان بچێ ناو گراند میلینیۆم سلەیمانی بە کامێرەکە لێرەیە لاوە یەکشت ئەمە بۆ یەکەم جار چۆنە بێ عینەکە کە ڕەش بێت و شین نەبێ جامەش ناو سیارەکەی کە دوو جامەکەی پێشەوە ئۆتۆیە ئەوە ئیشێکی باشە ئەمە لای تو لەگەڵەوە شای گێچەکە تاریکەکەی یاخود شۆخی زیاکەی ئەمەش دوگمەی سەر سوکانەکەیە کە بۆ گۆڕین و کۆنتترۆلکردنی ئەم شاشێ و لەگەڵەوەشە ئەوەی ناوەڕاست بەکارێت ئەمەش وەکو کاربایی نییە بڵێ وڵا کاربایی ئەم شتانە وەتەرۆکو سیارێکی ئاساییە ئەمەش شەژم کە بەریتایە ئەدەی بزانی نێرە ئەوەش 1 2 3 واتە ئەو لاش ئەمان شت ئەوە 6 بکەبەرە ئەمەش کەبەرەکەی دواوەیە ئەمەش کە شوێنی دانیشتنی زۆر مڕێحە بۆ سباب شتانە لابین زۆری سراحەتە کەتر کە تەکی مەزینەکەی لای سایقەوەیە کە ئەوەش من هیوایەتمە سەر شتێکتان پیشانەیەم ناو سیارەکە پیسە بۆی لاتە ناسایی بێ ڕۆحێکی ڕاضی وەریکردن ئەمەی زۆر خۆشە لەگەڵەوەشە لە کاتی بەرزکردنەوەیە یعنی یارمەتی دەیە ئاسەیری بە 1.50 هەتا ئێرەیە بی کەەوەش زۆری سراحەتە ئەمەش نووسراوە 4x4 SB جا با بچین ناو مەکینەکەتان پیشانەی مانە داخین ئیشمان بێرە نییە ئەدەی کووە ئەمەتە مەکینەکەی چاک گەرم بووە ئەمە ناو مەکینەکەیە بەلای توشتەکانتان بۆ هەڵکەین و جوانتر سیارەکە دەرکەوێ هەرچەندە تۆزە ڕووناکە بەڵام قەینا هەر دەرەکەوێ مەولەیتانە
بکوژێنینەوە مێشکمان چوو V8 نیسان ئەمەش داخین داکەشت کە ماوەتەوە چەند فۆتۆیەک کە شوێنەکە ئەم جارە هاتینە شوێنێکی تازە بەڵام کاتەکەی کاتی ڕسم نییە بە دڵم نییە ئێستا ساعت چەندە؟ ساعت 3:29 دقەیە جارێ ماوێتی بەڵام ئێمە ڕسمەکان ئەگرین چونکە ئیشمانەیە و جێئێڵین ئەمەش ڤیددیۆی ئەم جارەمان بوو هیوادارم ڤیددیۆکە بە دڵتان بێ نیسان تەیتنی SV مۆدل 2018 تر ئەمە ئۆتۆمبیلەکە بوو کە لێمان خوڕی و باسمان کرد و ئەو شتانە هیوادارم لایک و کۆمنت لەبیر مەکەن ئەوە پشتگیریەکی زۆرە بۆ من لەگەڵەوەشە سپۆنسەری سنتەری سویدی بۆیە هیوادارم پشتگیری بکەن لینکەکەیان لە خوارەوە دانێم لە سناپچاتیشا لەگەڵم بن ماندوو بووم ئەمەوێز و بڕۆمەوە ماڵەوە ئیسراحەتێکی باشی بۆ بکەم تر شتێکمان نەماوە لە سناپچات ئێستا یێنمە سەر شاشەکە لەوێ ئەکتیڤین ڕۆژەیە زۆر ئەکتیڤین ڕۆژەیە تر وەسەد تر بە پێی کات وەکوێنێ بێهیچ نین دایمە تەق سناپ ئەمڕۆ لەوێ بوون ئەوە ناکەین شتێ تۆزە خۆش نەبێت و پێکەنایی نەبێت ئەوە ناکەین خواتان لەگەڵ بێ هەتا ڤیددیۆیەک تر و تێستێکی تر خواتان لەگەڵ